بۆ یەکەم جار لەلایەن کۆمەڵێک هاوڵاتیەوە ناو بازاڕی هەڵەبجە تەکبیرات ئەنجام درا و هاوڵاتیەکیش دەڵێت لەگەڵ سەدا و نزای حاجیان ئێمەش ئەو شەعائیرە گەورەیە بەرز ڕادەگرین. برایانمان خوشکامانە ئیسا لە عەرەفات دەستی کزۆڵیان بەرز کرۆتەوە بۆ لای خۆی گەورە ئەوێ ئێمەش هاوکاری ئەوان بین. بەڕاستی ئەمە پێویستمان بە دوعایە ئیمڕۆ پێویستمان بۆیە خی گەورە لێمان خۆش بێ خی گەورە لێمان ڕازی بێ. ئێمە چەندها گوناحمان هەیە چەندها تاوانمان هەیە ئەی نایە لەم ڕۆژە دەستی نزا و دوعا بەرزکەینەوە بۆ لای خی گەورە. داوا لە خوشک و برایانەکەم تخوا بەدڵ بە گیان دوعا بکەن دوعا بکەم بۆ برایانمان لە غەزە. ئەم ڕۆژە ڕۆژێکی سونەتە تخوا با هەمومان بە ئەڵڵاهو ئەکبەر بەدڵ بە گیان زینی کێنەوە بەڕاستی ئەمە لەم ڕۆژەدا ئەو خەڵکە زوڵمی لێکرێ موچەی پێ نادرێت دەیت خوا با داواکاریەکەمان ببین بۆ لای خی گەورە با چاوەڕێ بەغاوی هەرێمی کوردستان نەکەین بە چاوەڕێ خی گەورە بکەین بەخوا خی بگەڕێنەوە بە لای خی گەورە خی گەورە ئیشەکانمان بۆ حەلەکە. بەرز ڕاگررتنی ڕۆژی عەرەفە و ئەنجامدانی تەکبیرات لە شوێنە گشتەکان سونەتە گەنجێک دەڵێت زیندووکردنەوەی ئەو سونەتە گرنگە و پێویستە ساڵانە ئەنجام بدرێت. ئەمە سونەتی دوو سەحابی خۆشەویستە عەبدوڵای کوڕی عومەر و ئەبوو هورێرە لەم دە ڕۆژەی مبارەکەی زولحیجە ئەچوونە بازاڕ و شوێنە قەرباڵغەکان و شوێنە گشتیەکان و ئەم تەکبیراتیان دووبارە کردەوە و ئەمە سونەتێکە کە شەعائیرە مەسەرەکە قسەکردن نییە کە فەرمی ئەڵڵاهو ئەکبەر ئەم خوایە لە هەموو شتێک گەورەترە لە دەسەڵاتی لە هەموو زاڵمەکان بەقوترە و ئەمە دەسەڵاتێکی هەیە کە تۆ هەرچی بکەیت هەرچی پێشکەش بکەیت لە چاو گەورەی ئێوە هەر بچووکە بۆیە کە سێرێکی خوشکوراکەمان ئێستا دوێنێ و ئەمڕۆ تەکبیراتیان کردووە لەسەر چی ئێمە چکە دابەشەکەین ئەو جەرگی خۆی مناڵەکەی خۆی ئاوا پێشکەشی خوا کردو ئەڵێ ئەڵڵاهو ئەکبەر خوا گیان ئەمە پێشکەش کردووی لە چاو گەورەی تۆیە هێشتا کە تۆ گەورەتری. نزا و پاڕانەوە بەخشین و لێبوردن و گەڕانەوە بۆ لای خی گەورە پاکبوونەوە و لێخۆشبوون ئەو بەندایەتیانن کە لە ڕۆژی عەرەفەدا ڕەت ناکرێنەوە و گیرا دەبن لەگەڵ حاجیان لە کێوی عەرەفەدا مسلمانانیش لە سەرتاسەری جیهان داوای لێخۆشبوون دەکەن و شەعائیرە پیرۆزەکانی حاج بەرز ڕادەگرن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.